بە گوێرەی راپۆرتێکی ئاژانسی ئاسۆشیێتد پرێس لە کامی ئەو قەیرانە سیاسیە کە تووشی عێراق و هەریمی کوردستان هاتووە زیانێکی زۆر بە ئابووری بە گرفتی هەریم دەگەێنێت. بازرگانی تا ڕادەیەکی زۆر لە فرۆشگاکانی هەولێردا بەزیوە لە دەمێکدا ئەو کەسانە عێراقی کە بۆ بازرگانی هەریم فرۆشیاری سەرەکی بوون ئێستا خواندور دەکەنەوە. خاوەن فرۆشگایەک دەڵێ لە دوای ڕێفراندوم لە هەریم بەشێکی زۆری بازرگانی دابەزیوە. لەبەر وەزعی کەرکووک هەندێک زۆر زەحمەت بوو و بەتایبەت یعنی لە ڕێفراندۆم یعنی کاتی ڕێفراندۆمێ دەست پێ کرد لە ئەو کاتیدا هەتا ئێستا خەلکی بەغدا یعنی وەکی گەشتیاری نەدهاتنە هەولێرێ هەندێک تەسیر لە کوردستانە لێرە یعنی ئابووری کوردستانی کرد تایبەتی پشتی ئەو کاتی شەری کەرکووکژی یعنی زیان ئەوتر کرد یعنی گەلێک چاتەن کرد. هەروەها خەڵک نیگەرانن کە جارێکی دیکە موچەی گشتی ڕابگیرێت لەبەرەوەی هەریمی کوردستان نیوەی داهاتی نەوتی لە کەیس داوە دوای ئەوەی ناوچەکانی خاوەن نەوتی کەرکووک و زۆمار مانجی ڕابردوو لەلایەن هێزەکانی عێراقیەوە دەستیان بەسەرداگیرا. موچەکانی کەرتی گشتی لە هەریمەکەدا تەنیا بەشێکی بە خەڵک دەدرا واتە پێش قەیرانەکان لەبەر دابەزینی بای نەوت لە ساڵی 2014 کە ئەوەش زیانێکی زۆری بە ئابووری هەریمی کوردستان گەیاند کە بەسراوەتەوە بە داهاتی نەوت. ئێستاەوەی دوودلیمە لەوەیە ئێستا بەغدا بوجەکەی بڕیە یعنی حکوومەتی هەرێم دەیتوانی نیو ماعاشەکە بدەتن نیو ماعاشەکەیانی تۆزێک باشتر بوو یعنی خەڵک دەیتوانی بێتن ئەو پێداویستی ڕۆژانەی دابین بکەن بەس ئێستا ئەوە تو ئەو وەزعە بەسەرداهاتیە مەسەلەی کەرکووک و ئەو شتانە یعنی ئەوش نەمایە ئێستا ترسێک هەیە حکوومەت ئەو مانگەی مەعاش بدە مانجی دادێ ئایا دێت یان نە. مەسەلەیەکی دیکە کە هاتۆتە گۆڕێت بڕیارێکە کە چەند ڕۆژ پێش لەلایەن بانکی ناوەندی عێراقەوە دراوە. ئەو بڕیارە هەڕەشە لە بانکەکان دەکات بازرگانی بە دۆڵاریان پێنەگات ئەگەر ئەو بانکانە کارەکانیان لە هەرمی کوردستاندا کۆتایی پێنێنن. ئەم بڕیارە ڕاستەوخۆ کارتێکردنی لەسەر بانکەکان نابێت لە دەمێکدا پارەی بیانیان لە ڕێگای نێوبژیوان ڕ بەدەستی دێنن بەڵام بە هەرحاڵ لە ڕووی سایکۆلۆژیەوە کارتێکردنی خراپی لەسەروان هەیە وا دەکات خەڵک پوڵەکانیان لە بانکەکان دەربچێشنەوە. خەڵکانەکەی ئێستا وەکو ئەمڕۆ هاتوون داوای پارە خۆیان کردیە بابەت چ لە گۆڕێنیە پارەکە ئەتیادیە ئیشمان دەڕێنە لە بەغدای دنیا قرارێک دەستوە کە هیچ تەعامولێک لەگەن نەخێر تەعامل لەگەر ئەو کەسانە ناکرێتەوە داخلی مەزات دەبن مەزاتی دۆلار بەنسبەتەوە ئێستا ئیش ئەتیادیە و دەڕاتن بەڵام زۆر تاسیری کردە لە خەرچیمە و لە بواری ئیشی ئابوووریەکەی ئەمە